ماوەی ژیانی تۆی قوتابی پڕێتی لە خۆشی و چالاکی هەر بۆیە فاستلینک سیمکارتی خێراترین ئینتەرنێتی بۆ تۆ کردووە بە بێ بەرامبەر هەر ئەوەش نا 3 گیگابایت دیاریت پێدەبەخشێت و ژیانت خۆشتر و ئاسانتر دەکات ئیتر تۆی قوتابی لەگەڵ فاستلینک خێراترینی. سلام علیکم ئاوڕێیانی خۆشەویستم بەخێر بن بۆ ڤیدیۆیەکی نوێ بەرنامە سفر یەکژیری بەخێرات هێرەموو تا دەکەم دوگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەن دەستمان بە یاری فۆرزا 5 کردیە Red Dead Redemption 2 بینەری هەر هەمیان بن بارەز بە گەورەترین هەواڵەکانی هەفتەیە بکەین سەرەتاش بێگومان ئەو یاریانی کە لەو هەفتەیە بڵاو دەکرێنەوە گەورەترین یاریە و هەفتەیەش وەکو هەفتەی ڕابردوو کە بە شێوەی Early Access Forza Horizon 5 لە هەفتەی ڕابردوو بەرزبوو لەو هەفتەیەش ئەستا لەسەر Xboxەکان و PC بەردەستە لە ڕێگەی گەیم پاسە دەتوانن بە خۆڕایی بۆ خۆتان تاقیکەنەوە. Forza 5 پێشوازەی زۆر گەورەی لێکرایە لەیان ڕەخنەگران و وەروەها گەیمەرانی Xbox دەتوانین بڵێن نمرەی 91% هەیە لە Metacritic کە نمرێکی زۆر باشە و IGN دەلەدەی پێدا ماستەرپیس ناوی بردیان واتە یاریی زۆر نایاب و زۆر ماڵپەڕەکان بە زۆر نایاب ناویدێن من تەنیا یەک پارتی یاریەکەم کردووە و پێم وایە یاریی زۆر قەشەنگە بەڵام وردەکاری تۆزێک کەمە ئەوە سەرەتا یاریەکە نازام دواتر چۆن دەبێ یاخودنە بەڵام گەیمپڵی زۆر متعا و خۆش دیارە و مێهیکۆ یاخود مەکسیکۆ هەرچبی شوێنێکی زۆر جوان و قەشەنگ دیارە و هەوڵ دەدەم پارتی زیاتریش لەو یاریە ئینشاڵڵە چۆناڵ بڵاوکەینەوە دەمێت لە ئێوەی خۆشەویست پرسم ئەو یاریتان کرد لەو هەوڵڕۆ یان بەتەمانە بیکەن یان کەی دەیکەن لە کۆمنت بۆ چونی خۆتان بنووسن. یاریی دیکەش لەو هەفتەیە بەردەست دەبی تقریبا دەتوانین بڵێن لە کۆتایی ئەو هەفتەیە بەردەست دەبی 11 دەکا ڕۆژی پێنجشەممە یاخود پێنجشەم لەسەر هەینی ئەویش یاری GTA Trilogy The Definitive Editionە یاخود Grand Theft Auto The Trilogy The Definitive Edition هەر سێ یاری GTA 3 GTA San Andreas و GTA Vice City لە ڕێگەی پاکەیجەشی نوێەوە بە گرافیکی نوێ بەردەست دەبن لە هەفتەکانی ڕابردوو زۆر باسمان کردێ کە GTA Trilogy خۆی لەچ دەگرین و ڤیدیۆیەکی تایبەتشم دروست کرد لە چەناڵ بەردەست ئێستا بەناوی بادەست پێ بکەین یاخود دەست پێ دەکەین لەسەر GTA Trilogy کە تەواوی زانیاریەکانی لەسەر باز دەکەم گەر حەز دەکەن لە چەناڵ بەردەستان بڕۆنسەیری بکەن سەرجەم یاریەکانی GTA Trilogyش بڕیار لە 11 لەسەر PlayStation 4 PlayStation 5 وەروە Xbox One Xbox Series و PC و Switch بەردەست بی و لەوانەیە زۆربەشتە نەپرسیارتان هەبی کە فەنەکان چیتەکان ئارێک ئۆڤەر ئاردوو ئەو لای کەشتی ئەنتیکۆپۆنتیکەرە نای ڕوودەدا بەردەست دەبی لەو یاریانە یاخودنا تاوەکو ئێستا بەڵەیە واتە بەردەست دەبی ئەگەر ئاخر دەقەش بینی گۆڕنەوە مۆزوع عچکی ڕۆکستا بەردەستی نەخە بەڵام تاوەکو ئێستا بە پێی دیڤلۆپەرەکانی ڕۆکستاری بی دەڵێن بەڵێ تێیدا دەتوانن بە خۆتان چیتەکان فەنەکان بەکاربین کام ببێ فەن سەنەجەسی نابڕ بەڕاستی سکوت مودعەکان لە فەنەکەی بەڕاستی ئینجە لە یاریەکەشە بەشەویستانم هەر لەو هەفتەیە لە 11 یاری Bright Memory Infinite بەردەست دەبی ڤێرژنی Infinite لە بۆ یاری Bright Memory کە تەنیا لەسەر PC بەردەست دەبی و یاری لەلایەن یەک کەسی دروست کرایە ئێستا لە مایکرۆسۆفتشەوە پاڵپشتی دارایی دەکرێت یاریی زۆر جوانە قەشەنگە تاقەکەری کەسی یەکەمەوە بزانم وانێک دیمەنیشان کامێرەکە سێمە و کارکەرێکی جوان یاری دەکەین یاری زۆر سەرنجاشە ئەو کەسانی پیسیان هەیە ئەگە یاریەکەت هەیە توانی ئینفینیت بە خۆڕایی وەگری ئەگە یاریەکەشت نییە توانی ئێستا ڤێژنی Bright Memory Infiniteەکە لە بە خۆتان لەسەر PC تاقیکەنەوە هێشتا نازانین بزەبت کێ لەسەر Xboxیش بەردەست دەبێت گەورەترین هەواڵی هەفتەیەشم جگە لە God of War کێسە دێنە سەری Elden Ringە تریلەرێکی گەیمپلەیەکی ئۆڤەرویوی دەخولێک 12 خولەکیمان لەوە بڵاو کراوە تقریبا توانین بڵێن زۆربەی لایەنەکانی یاریەکە لە بۆشی کردینەوە گرنگترینە زانیاریان نشکە لەو گەیمپلەیە دەیزانینەوەی کە جیهانەکەت زۆر گەورەیە ئۆپن وۆڵدەکەت گەورەیە و بەردەوام بەناو دەنجنەکاندا دەڕۆی و بەناو کاتەکەنا ئۆپن وۆڵدەکە لە سوڕێەوە تووشی بۆسفایتی جیاواز دەبی تووشی کاراکتەری ئۆنلاینیش دەبی واتە گەیمەری ئۆنلاین ژناو جیهانەکە هەیە دەتوانن بێکەوە بۆسفایتێک ببڕن یاخود درڕندێک لەناو بن وەروەها لەو یاریە دەتوانی بچی کەرستی پێویست بتزی لە ناو شوێنانێک کە دەنجنن وەتەوە خراپەکارۆش دەدەبووری شوێنەشینە تایم شتەکان بتزی ببی و یاریکە بە کواڵیتی 4K 60 فریم لەسەر کۆنسۆڵە نوێیەکان لەسەر PlayStation 5 و Xbox Series بەردەست دەبی لەسەر کۆنسۆڵی ڕابردووش بزەبت زاری نازانین کووەکوونی ئەو شتانە بەڵام لەسەر PC دەڵێن زۆر جوانترین بە شێواز لەسەر PC بەردەست دەبێت PC دەتوانانی گرافیکەشدا بەرزتر بکرێتەوە بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشکەرە ئەوەیەکەوە ڕێی تریسینگ لەسەر کۆنسۆڵەکانیش بەردەست دەبن واتە لەسەر PlayStation 5 و Xbox Series مۆدی ڕێی تریسینگ بەردەست دەبێت جا بزەبت نازانی ئایا Elden Ring بە ڕێی تریسینگ بتە 4K 60 فریم یاخود بتە 4K 30 فریم چی بەسەر دێشتانە شتە نازانین بەڵام هیم ئۆپشنی 60 فرێمان هەیە کە یەکزا گرنگە لە بۆ یاریی لەو بابەتین بێگومان کارکتەرەکە قسە ناکەم وەکو یاریەکان دیکەی دارک سۆلس و دیمن سۆلس و ئەوانەیە خۆت کارکتەرەکە خۆ دروست دەکەی جیهانەکە زۆر گەورەیە چیرۆکی یاریەکە دەبڕی و مەرحەلەکان زۆر قورس دەبن بۆس فایدەکان حرەکەی دووبارەیان هەیە بەڵام هێڵفیان زۆر بەرزن تۆش هێڵفت کەمە
و بەردەوام هێڵتیش بەرز نابتەوە دەبی خۆت بەرزی کێ لە ڕێگەی کۆکردنەوە شتومەکانە دنیایەکەی هەیە سەیرێکی تڕۆیەرە درێژەکەی بکەن زانیاری زیاتری لێوەردەگرن لە دیسکریپشن دایدەنێ ئۆکەی بینە سەر باتڵفیلد 2040 لەو هەفتەیە گەیمەرێکی یەکجار زۆر ڕەخنیان لە یاری باتڵفیلد 2042 گرت بەهۆی ئەوەی کەوا تڕیلەرێکیان بڵاو کردەوە بە ناوی ئەوەی کەوا کواڵەتی یاریەکە لەسەر پیسی چۆنە کەچێ تڕیلەرێک کە EA بڵاوی کردووە خۆ دایس بڵاوی کردەوە کێشەی دڕۆپی فریم ڕێیتی هەبوو فریم ڕێیتەکەی لە 6 فریم دادەبەزی کە هەچی زۆ باش نییە گەیمە کەڕکلام لە بۆ ئەوی بکە کە یاریەکە بە جوانترین کواڵیتی و بەرزترین فریم ڕێی لەسەر پیسی بەردەست دەبی کەچی تڕیلەرەکەی خراپبی ئەدیارێکە چۆن دەبی بێگومان کێشەیەکی یەکجار گەورە لەسەر باتڵفیلد 2042 لە سوشال میدیا دروست بووە کە دەڵێن یاریەکە ئامادە نیە لە بۆ بڵاوکردنەوەی بەڵام دایز دەڵێ ئامادەیە و بڵاوی دەکەینەوە بێگومانم لەوەی بەگی گەورەی تێدا دەبی کە دەدەسی یاریەکە بەڵام مانای ئەوەی نییە کەەوە یاریی خراپ دەبێت من پێم وایە باتڵفیلد 2042 لەوانەیە گەورەترین یاری باتڵفیلد بیتاوە کەستا بڵاو دەکرێتەوە گەیمەرێکی زۆر دڵخۆش دەکەم بەڵام هیوادارم ئەو کێشە گەورە تەکنیکیانەی کە لە سەرەتا یاریەکە بەردەست دەبی بە زووترین کات چارەسەر بکرێن وانە کا گەیمەر لە یاریەکە سارد کاتەوە باتڵفیلد 2042 بڕیارە لەو مانگا بزانم 19 یانزە بزانم بەردەست دەبێت هەموو کۆنسۆڵەکان بینە سەر لیکێکی نوێ دزەپێکردنەی نوێ لە بۆ لەلایەن ئینڤیدیا جیفۆرس لیکرەیە کە لەوانەیە زۆربەی شتەکانی کە پێشترش لەو لیکەی بڵاوکرایەوە زۆربیان ڕاز دەچون بەڵام ئێستا شتی جیاوازمان هەیە کە لەوانەیە ڕاست لەوانەیە ڕاز نەبی ئەویش ئەوەیە دەڵێ یاری فۆرزا هۆرایزن 5 لە 9 نۆڤێمبەری 2021 بڵاو دەکرێتەوە بزەبت ڕاز دەرچوو دەڵێ پرۆجێکت ئیندیەس بڵاو دەکرێتەوە لە 1 دیسمبەر 2021 ئەو شتە نازانین ڕوودەدەیە خۆدنا ڕێدفۆڵ کە یاریێکی ئەکسبۆکسە کە یەک تڕۆیەری تاوەخۆستی لەبڵاو کرد دەڵێ لە ناوەڕاستی 2022 بڵاو دەکرێتەوە فۆرزا مۆرۆسپۆرت لە مانجی 8 2022 بڵاو دەکرێتەوە پرۆجێکت مارە یاخۆ پرۆجێکت مارە کە ئەرلایەن لینجا فیۆری دروست دەکرێتنەوە یاریێکی نوێتیان لە مانجی 9 2022 هێڵ بڵی دوو کەویش هەر نینجا فیۆریە لە 2022 بەردە من باوەڕ ناکەم نینجا فیۆری لێک مانگ دوو یاری گەورە بڵاو کاتەوە پێم وایە ئەویان هێڵ بڵی دەکەت کاتەچکە دەبی تەنانەت دەڵێ گیر 6 لە مانجی 9 ئەوە لە مانجی 11 2020 بڵاو دەکرێتەوە کە پێم وانیەوە ڕاستبی لەبەر چ ڕاز نابی لەبەرەوەی ستارفیلد لە 11 2020 بەردەست دەبێت یەک ساڵی دیکە بزەوت باوەڕ ناکەم گیر 6 و ستارفیلد کات بڵاو بکرێنەوە گیر 6 یاریێکی گەورەی تا ئۆسترالیشمانی نەبینیەوە باوەڕش ناکەم هێشتا لە بەرهەمێنانیش بی بە شێوەیەکی زۆر گەورە ئەنەی دروست بکرێ بەڵام جارێ وەختی مایە کاونتەر براند نازانم ئەو یاریە چیە بڵاو دەکرێتەوە ئالسە 2020 ئەوە یاری ئەڤاوت دەڵێ لە مانجی دیسمبەری 2022 باوەڕ ناکەم یاریش 2020 بڵاو بکرێت چکە ئەڤاوت زۆر یاریشی نوێیە پرفێکت دارک دەڵێ 2020 پێم وانییە ئەوژ یاریشی نوێیە فەیبل دەڵێ 2023 مەیبی ئەس من پێم وایە فەیبل زیاتر لە بۆ 2024 نزیکە نەک لە 2023 تۆ یاریش لە سەرتا بەرەمێنانیتی تەنانەت دەڵێ ئیندیانا جۆنز 2020 من پێم وایە ئیندیانا جۆنز 2020 بڵاو دەکرێتەوە یاری نوێی جەماعەتی ئەکسبۆکسی دروستی دەکەن ستودیۆکی ئەکسبۆکس دەڵێ The Elder Scrolls 6 2020 بڵاو دەکرێت من پێم وایە The Elder Scrolls 6 2024 نییە بەڵکو 25 یان 26 لەبەرەوەی ستودیۆی بثێزدا خەریکی یاری ستارفیلد نەکە لە 11 بڵاو دەکرێت 2022 پێم وایە Elder Scrolls 6 تاخیرترە Everwildش دەڵێ 2020 من maybe Everwild واریت ئۆکەی بێنە چەک God of War Ragnarok نوێژین هەواڵ لەسەر یاریەوەیەکەوە دەڵێن لەوانەیە یاریەکە زووتر لە بۆ پیسی بڵاو بکرێتەوە لەوەی کە یاری God of War لە بۆ پیسی لە پاش 2 ساڵ بڵاو کرایەوە یاخود 3 ساڵ 2 ساڵ چەند وەرچەند 2019 3 ساڵێک بوو تقریبا بە پێی هەواڵێکی زەپێکراوی نوێ بی کە لە ماڵپەڕێک دۆزرایتەوە ماڵپەڕی ڕێدە دۆزرایتەوە کە جۆب لیستەکە لە بۆ کەسێکی کەوا بتوانانی یاریەکانی پلیستیشنی باتە سەر پیسی و ئەو کەسە کاری لەسەر God of War کردی لە بۆ پیسی بڕوە ئێستا لە دیسکریپشنی کارەکەی خۆی نووسیتی God of War Ragnarok ئیشە سەدەکەواتە لەوانەیە مەبەستەکەی ئەوە بیکەوە God of War Ragnarok خەریکی پۆرتکردنی لەوە پیسی بەڵام هێشتا God of War Ragnarok بڵاو نەکرێتەوە زاکرێتە سەر پیسی پرسیارێکی جوانە من پێم وانییە ساڵی یەکەم ساڵی دووەمیش یاری God of War Ragnarok دێتە بێتە سەر پیسی بەڵام پێم وایە 2024 لەوانەیە God of War Ragnarok بێتە سەر پیسی بەڵام باوەڕ مەکەن ئەگەر لە سوشال میدیاش بینیتان هەواڵی لەو بابەتەکە God of War Ragnarok یەکسەر سەر پیسی شتی وا ڕوونادا سۆنی دەیەوە یاریە لەسەر PlayStation 5 زۆرترین کۆپی لێ بفرۆشی لەسەر PlayStation 4 زۆرترین کۆپی لێ بفرۆشی ئینجا لەسەر پیسی بڵای کاتەوە قازانجێکی زیاتری لێ بکە باوەڕ ناکەم ئەو یاریەوە زوو بێتە سەر پیسی ئەقسەکردن لەسەر PlayStation 5
لە کۆتاییدا هاکەران توانیا پلیستیشن 5 جیلبرێک بکەن ئەگەر نازان جیلبرێک واتە چ کات خۆی بە ئایفۆنیان دەوت کە ئایفۆنێک جیلبرێک کراوەتە توانی بەبێ قانون هەموو ئەپەچی لەسەردا بنین بۆ بەلاش ئەو ئەپانەی بە پارەیە جا جێبرێکردنی کۆنسۆڵی بۆ منە پێی دەڵێن لە کوردستان پێی دەڵێن جۆکەرکردنی پلیستیشن 5 واتە دەتوانی ڕاستەوخۆ یاری بەبێ ئەوەی بیکڕی بە هاردەك شتێک یاریەکان سەر پلیستیشن 5 ئینستۆڵ کە PlayStation 4 جێبرێکی هەیە PlayStation 3 جێبرێکی هەیە PlayStation 2 جێبرێکی هەیە هەم PlayStationەکان جێبرێکیان هەر هەبووە بەڵام PlayStation 4 زۆر سەرکەوتونەوە بە شێوەیەکی باش لەبەر چکە جێبرێکی ناتوان یاری ئۆنلاین بکەی بۆ زۆر گەیمەر ئێستا نایکە بەڵام لە سەدەی PlayStation 3 PlayStation 3 یاریەکانی بە بلوڕێی بوو گرانتر بوو خەڵکەی زۆر جێبرێکیان دەکرد یاریەکانیان بە خۆڕای لەسەری دادانا جا PlayStation 5 لە کۆتاییدا جێبرێک کرایە لەدایان کەسە کرا کە تیمە کرایە بە ناوی دیبەک و هێمای خۆشان لەناو سێتینگەکەی دانایەوەکو لێرە دەبین وسای دیبەک سێتینگ لە خوارێ بەڵام ئێستا ناکردە بە شێوەیەکی بەربڵاو نەکردەوە جێبرێکردنەوە بەڵام توانی ویانە بیشێنن و دەڵێن ئەگەر سۆنی ئەپدەیتێکی لە بۆ PlayStation 5ەکان بەردەست نەخە ئەو بێڵی ئێستا هەیە دەتوان باسان جێبرێکیکەن دووبارە دەنگویەکی نوێ بڵاو کرێتەوە لەسەرەوەی کە لە مانجی 12 ئەو ساڵ سۆنی ڕیمەیکی یاریەکی نوێ ڕادەگەیەنێت جا ئەو یاریە لە چەند هەفتی ڕابردوش باسمان کردکەوە یەک لە میوزیک ژەنانەی کار لەسەر ڕیمەکەی دەکات دەڵێ پێویستیان یاخود ئیش لەسەر میوزیکێکی ئیرلندی دەکەن کە پێمان وابوو لە بۆ یاری لەوانەیە مێتەڵگیری بی لە بۆ PlayStation 5 ڕیمەیک بکرێتەوە مێتەڵگیر یەکەم مێتەڵگیری سۆلیت یەکەم یاری مێتەڵگیری کە بزەم نەزم ناوی سۆلیت بوو یاخود نە بەڵام یەکەم یاری مێتەڵگیری جا بە پێی دەنگویەکی نوێبی دەڵێ لە مانجی 12 ئەو یاریە ئاشا دەکرێت جا من وەک خۆم پێم وایە ئەگەر لە مانجی 12 ئاشا بکرێت کەواتە لە گەیم ئەوەرز ئاشا دەکرێتە لە ئاهەنگی ئاشاکردنی خەڵاتی یاری ساڵ و ئەو یاریانەی کە زۆرترین خەڵات بەدەست دەین نۆشتان لەو ئاهەنگە لەوانەیە تریلەرێک ببینین چکە ئەکید بن لە مانجی 12 خەبەری ڤیدیۆ گەیم یەکجار زۆر دەبێشتی نوێزاتر دەبینین و لەوانەیە ئەو ڕیمێکە لە ئاشا بکرێت تریلەر یاریەکی نوێ بڵاوکرێتەوە بە ناوی Lies of P یاریی نوێە ئیندیە واتە چەند کەسێکی کەم دروست دەکەن نەک ستودیۆی گەورە و پابلیشەری گەورە بڵاویکەنەوە تیمەکی بچوو گە یاریان دروست کردێت بەڵام زۆر سەرنجاکێشە لەو هەفتەیە لە من لە IGN تریلەرەکەم بینی کە ئێستاوە دەیبینن یاریەکە تقریبان زۆر خەڵکی ژوە دەڵێن نەک تەنیا ئەمن دەڵێن گەیمپلەیەکی بە یاری بڵەدبۆڕی دەچی و کەش و هەوا یاریەکەش بە یاری بایۆشاک ئینفینیتی دەچی کە دوو یاری زۆر نایابی مێژون بە تایبەتیش بایۆشاک ئینفینیت یاریەکی تۆپی مێژووە زۆر ڕاقی ئەو پێویستە تۆش تاقیکەیتەوە بێگومان بەڵام ئەوەی جێگی سەرنجە تریلەری ئەو یاری ئەوەیە کەوە گەیمپلەیەکەی زۆر بە ستایلی یاری بڵەدبۆڕنی دەچین کارێکی ئاسانیە قورسە و کەشوایەکەش بە بایۆشاکی شتێکی باشە تریلەرەکە لە دیسکریپشندا دنێم ناوەکەی لەو خۆتان توانن سەیری بکەن و زۆر جوان دیارە بەڵام بزەب نەزان کەی بڵاو دەکرێتەوە بڕیارە لە 11 کاراکتەری سپایدەرمان لە بۆ یاری Marvel's Avengers بڵاو بکرێتەوە بەڵام بەداخەوە تەنیا لەسەر کۆنسۆڵەکانی PlayStation بەردەست دەبێت لەبەرەوەی سۆنی خاوەنی سپایدەرمانیە دەتوانێت ئەو کاراکتەرە لە بۆ خۆی بەکاربینی لەسەر PC و لەسەر Xboxی بەردەستی نەخە تەنیاواتە تەنیا لە ڤێرژنی PlayStationی یاری Marvel's Avengers جەماعەتی PlayStationی یا کاراکتەری سپایدەرمان وەردەگرن جا نازانین شکلی چۆن دەبوو تەنیا یەک وێنەمان هەیە کە ئەوزام ئەو ڕۆبیان دوێنێ بڵاو کرێ ئەو وێنەکەی کە لە باگراوان سپایدەرمان دەبینین تقریبا بە سپایدەرمانەکەی تۆم هۆڵاندی دەچی لەوەی بە سپایدەرمانی یاری سپایدەرمان بچیتن کە سپایدەرمان PS4 کە بڵاو کرایەوە بۆ مایلز مۆرالسەوانە تقریبا بە تۆم هۆڵاندی دەچیت بەپێی هەلیکارێکی ستودیۆ ئینسۆمنیاک بی کە من خۆم لە تویتر بینیم بەپێی قسەکانی وان بی ئەستا لە دوو کەسێکی دەگەڕێن بتوانێت تونند و تیژی ناو یاریەکان بە جوانی جێبەجێ بکە لە بۆ یاری وۆڵڤڕینی واتە یاری وۆڵڤڕین یاریشی تونند تیژ دەبی و ئینشاءالله دەیکەنە سەر و 18 ساڵان من زۆر حەزەکەمە یارێتە سەر و 18 ساڵان لەبەر یاری سەر و 18 ساڵان زۆر کەمە ئێستا بەڕاستی ئەم یاریەکان لە هەموو تەمەنە بۆیەش خوێن کەمتر بووە و کوشتن بڕین کەمتر بووە حەز دەکەم چکە وۆڵڤڕین ناکرێت لە بۆ منداڵان بێ وۆڵڤڕین کاراکتەریشی تونند تیژە ئەو خەنجەرانە دەستی دەدێ و چەقۆیانەی دەستی خەڵکی دەبڕتەوە تەنها لە جۆب لیستەکەش یاخود لە هەلی کارەکەی نووسیان بتوانێت دیمەنی سینەمایی لەسەر بڕین لەسەر خوێن لەسەر کوشتنی کاراکتەری دیکە دروست بکە بتوانێت شتانە بکە کات یاری وۆڵڤڕین یاریێکی لەوانێ سەر ساڵانی زۆر توندی پڕخوێن بی و چیرۆکێکی دراماتیکی هەبی کە ئینسۆمنیاکیش بەرهەمی دەینی best studio in the goddamn world زۆر نایب دەبین انشاءالله کۆنامی دووبارە داوای لێبوردن دەکا و دەڵێ ئەو ئەپدەیتە گەورەیە کە لە بۆ یاری ئیفوتبۆڵ بەردەستیان دەخست لە مانجی 11 لە بۆ ئەوەی بابەتی نوێ لە بۆ زیاد بکرێن دوایان خستێ بە 2022 ئەگەر لە بیرتامی لە 1-2 هەفتە ڕابردوو پێم وتن کە ئەپدەیتەکە دوا دەخرێن بەڵام نازانین کەی بڵاو دەکرێتەوە کۆنامی ئێستا بە فەرمی بڵێ ئەپدەیتەکە دوا دەخەن واتە ئەو شتانێک کە دایانوتە ها یەک تەنە مۆدی نوێ لە بۆ یاریەکەی زیاد دەکەن و یاریەکە گەورەتر دەبی ئەو مۆدە نوێیانە نایە
بەڵکو ئەبدێتێک دێتن هەندێک کێشەکان چارەسەر دەکەن بەڵام وەکو ئەبدێتی گەورە لە بۆ ئەوەی بابەتی نوێ لە بۆ یاریەکەی زیادکە نادی لە بۆ یاریەکەی زیادکە زۆر مۆدی زیاد بکە لە بۆ یاریەکەی ئەویان دوا خستی لە بۆ 2022 ئەستا خەریکی چاکردنەوە و پاچکردنی یاریەکەینە تاوەکو یاریێکی باش لە بۆ گەیمەران بەردەست بی کە باوەڕ ناکەم و یاریجاشکە بە ئاسانی زندی ببتەوە ئیلا ئەگەر ناوەکەی بکەنەوە PS وەکو پێشتر بە پارە بیفرۆشن نەیکەنە بە خۆڕایی لەوانەیە ئەو کاتی شتێکی باش بکەن. خۆشەویستان بزەبت نازانین یاری هاگوارتس لیگەسی یاری نوێیەکی هاری پۆتەرێکی بڵاو دەکرێتەوە بەڵام قسەیەکمان هەیە دەڵێن یاری هاگوارتس لیگەسی لە دوای فیلمی فانتاستیک بیست نوێیەکە کەناوەکەی مەستا حالیان لەبیر کە لەبیرش بکە لێرە بینوسم بەشی سێمی فانتاستیک بیست کە بڕیارە لە مانجی 12 2022 بڵاو بکرێتەوە لە سینەماکان دەڵێن لە دوای ئەو فیلمەی یاریەکەش بەردەست دەبێت جا دوو شتی یان یاریەکە دوا داخل لە بۆ 2023 یاخود لەو هەفتەیە کە فیلمەکە مەسەرە سەرەتای 2022 لە سەرەتای مانجی 2022 لە سینەماکان ئاسکرا یاریەکەش بڵاو دەکەنەوە پتە مارکتینگ و مانگێکی گەورە لە بۆ هەوادارانی هاری پۆتەری من پێم وایە وا دەکەن لە هەفتەی یەکەم فیلمەکە ئاز دەکرێت سینەماکان دواتر یاریەکەش بڵاو دەکرێتەوە ئەو کاتی جەماعەتی هاری پۆتەر یەشی و چی من تا بەعینەک نازانن نەتەماشای فیلمەکەی بکەن نەیاریەکەی بکەن یاخود هەردووچی بکەن کە من هەردووچیان دەکەم ئینشاءالله. نتیندۆ لەو هەفتێکی کۆنفرانسەکی ناوە خۆی ئەنجامدا لە بۆ بەڵێندەرەکانی خۆی خاوەن پشکەکان وتی کۆنسۆڵەکی نوێمان لە بەرەمێنانە بەڵام پێتان ناڵێنکی بڵاو دەکرێتەوە ڕێنکی بڵاو دەکرێتەوە لە 2022 تا 2100 لەو مابینی کۆنسۆڵ نوێیەکان بڵاو دەکرێتەوە لە بەرسا قسەیەش دەکەم لە بەرەی نیتندۆ وێنەیەکی بڵاو کردەوە لەناو کۆنفرانسەکەی لەسەری نووسێ کۆنسۆڵی نوێ یاخودنەوەی داهاتووی سویچی لە ساڵی 2000 ساڵی 20 چی کردی لەگەڵ 2X واتە 2000 و چەند 99 پاش 99 واتە دەبی 2022 تا 2099 لەو مابینیە بەس بزەبت کێ نازانین بەزمیم دەڵێ کاری لەسەر دەکەن لۆژە قسەیە ناکەن نانەوێت نتندۆ سویچ ئۆڵێد نەفرۆشێ دەیانێ خەڵک چاوەڕێی کۆنسۆڵی نوێ نەکە نتندۆ سویچ ئۆڵێد بفرۆشێ اینجا لە ساڵ 2 ساڵ کە برا کۆنسۆڵی نوێ خەڵک شەوا دەکات تازە ئەو کڕی ئەوەش باش کاتیامەت خۆشەویستانم ئەوش گەورەترین هەواڵەکانی ئەو هەفتەیە بوو هیوادارم سوتان لێوەگریت کاتەکان بە دوگمە لایک سابسکرایب پشگیری ڤیدیۆکانم کەن تا ڤیدیۆیەکی دیکە چاوتان ماز دەکەم بۆتان لەگەڵ